سەرەتا پیرۆزبایی لە خانەنشینانی هەرێمی کوردستانەکەین بەهۆی دەرچوونی بڕیاری دادگای باڵای فیدراڵی عێراق بۆ گێڕانەوەی مافەکانیان. پاشان بە خێراتنی هەموو بەڕێزان دەکەین میوانە ئازیزەکان ئەوانەی بە تایبەتی لە دوورەوە هاتوون و ئەتوانم لە ناویشیانە ناوی مامفارس بێنم وەک سنبولێکی بەرگریکار لە مافی جوتیارانی هەرێمی کوردستان هەموو لایەک لەگەڵ ئەوە بەخێر بێن. هەروەها بەخێرهاتنی هەموو کەناڵ و میدیاکانی هەرێمی کوردستانەکەین بۆ تەغتیەکردنی ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیەی کە ئێمە وەکو یەکێتی خانەنشینان و بەڕێز دکتۆر یوسف محەممەد وەکو کارکتەری سەرەکی لە دەرکردنی بڕیاری دادگای باڵای عێراق لە مەسلحەت و بەرژەوەندی خانەنشینان و هەروەها بەڕێز پارێزەر بەشدار حەسەن کە وەک پیشەی هەمیشەیی خۆی بەرگری دەکات لە مافی هەموو ستەملێکراوان لە هەرێمدا و لە هەموو دۆسیە مرۆییەکاندا. بەڕێزان، سەرەتا ئەمەوێ ئەوە بڵێم کە ئێمە وەکو یعنی بە مەنتیقی براوە و دۆڕاو لەگەڵ حکوومەتی هەرێم نەمامەڵەمان کردووە و نەمامەڵەیش دەکەین، بەڵکو وەکو داکۆکی کار لە مافێکی ڕەوای خۆمان وەک خانەنشینانی هەرێم کە بەداخەوە لە چاو خانەنشینانی عێراقی فیدراڵدا ستەمێکی زۆرمان لێکراوە، جا ئەو ستەمە بە ئەنقەست بوو بێ یان لە ڕێی کەم تەرخەمی و بێموبالاتیەوە بوو بێ. ئێمە بەڕێزان بۆ بیرخستنەوەی بەڕێستان و بۆ بیرخستنەوەی دەسەڵاتداران لە حکوومەتی هەرێمدا لە ساڵی 2015ەوە وەک یەکێتی خانەنشینانی کوردستان دەرگای ئوسوڵی و قانونی و شەرعی نەماوە لەی نەدەین لە هەرێمی کوردستانە، هەر لە نووسینی یاداشت، هەر لە مقابلاتی تەلەڤیزیۆنی، هەر لە دیداری ئەندام پەرلەمانە بەڕێزەکان، هەر لە یعنی سکاڵا نووسین بۆ فراکسیۆنەکان و بۆ حکوومەت و نامەناردن بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە شەخسی و نامەناردن بۆ جێگری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە شەخسی و لە هەموو ڕوویەکەوە ئەوەی خەباتی مەدەنی بێ. ئێمە لە 2015ەوە تا ئێستایش بەردەوام لەگەڵ هەرێمە خەریکین، بەڵام بەداخەوە تا ئێستا بە یەک ڕستە وەڵامێکی فەرمیمان وەرنەگرتووەتەوە، وەک ئەوەی نەخاوەنی ماف بین و نەخاوەنی ژیان بین و نەتوێژێک بین لەم کۆمەڵگەیەی کوردەواریدا. ئێمە لە 2014ەوە مافمان خوراوە، مافمان پێشێل کراوە، لەبەر ئەوە هەرچەندە بە سوپاسەوە بۆ هەندێک لە پەرلەمانتاران کە ئێستا لە پەرلەمانە نەماون، لەوانە دکتۆر شێرکۆ محەممەد ئەمین وەک نمونە ناوی دێنم، ئەگینا ڕەفیقی تریشی هەیە، وەک ئەبوو بەکر هەڵەدنی، وەک ئەحمەدی حاجی ڕەشی لەسەر ئاستی حکوومەت و پەرلەمانی بەغدا، ئەمانە و چەند پەرلەمانتارێکی تری بەڕێز هەوڵیان بۆ داوین، بەڵام دوجار ڕێگە ڕاستەکە و بەڕاستی کارە منتیجەکەمان دۆزیەوە و توانیمان لە دەرگا ڕاستەقینەکە بدەین کە ئەویش دادگای باڵای فیدراڵی عێراقە وەک دادگایەکی دەستوری. ئێمەش وەک هاوڵاتی عێراقی لەگەڵ ئەوەیشا کە لە هەرێمی کوردستانە ئەژین داوای مافەکانی خۆمانمان لە ڕێ ئەو بەڕێزانەوە کە دواتر قسەتان بۆ ئەکەن گەیان دە دادگای فیدراڵی بەغدا و بە سوپاسەوە دوای 3 جەلسە ئەوانیش کە بەداخەوە نە نوێنەری حکوومەت و نە نوێنەری وەزارەتی دارایی کە ئێمە سکاڵاکەمان ڕوبەڕووی ئەوان کردبووەوە، نە نوێنەریان هات، نە پارێزەریان هات و نە بە وشەیەکیش وەڵامی دادگایان دابووەوە. لەبەرەوە دوجار دادگا بڕیارە ڕاستەکەی خۆی داو کە من ئەوە جێ دێڵم بۆ بەڕێزان دواتر ئاماژەی پێەکەن. بەس تەنها مەبەستم ئەوە بوو کە ئێمە وەکو یەکێتی خانەنشینان وەک نوێنەرانی ئێوەی بەڕێزی خانەنشین بەڕاستی سرەوتمان نەبووە و بەڕاستی خۆبەخشانە منەت ناکەین بەسەر کەسا، بەڵام خۆبەخشانە هەمیشە لە هەوڵدا بووین بۆ جێبەجێکردنی مافەکانی ئێوە و خۆمان و جیلەکانی داهاتوومان. لێرەوە ئەمەوێت لەگەڵ فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش قسەیە بکەم. فەرمانبەرانی بەڕێز، ئێوە مانگانە لە موچەکەتان لە 100 گل دەدرێتەوە،
ئەم لە سەتا حەوتە مەفروزە بچێتە سندوقی پاشەکەوتی موچەوە بۆ کەس پێوترە سندوقی پاشەکەوتی خانەنشینی نە سندوقەکە دیارە و نە لە سا حەوتەکەی ئێوە کە ئەبوو لە سا دوانزەیش حکوومەت بە پێی یاسا مساهمەی بکردایە لەو سنوقەدا زائداً ئیعاناتی دەولی و سندوقی نەقدی دەولی کە ئەمانە تا ئێستا بێسەر و شوێنن. وێڕای ئەوەی کە نرخی دۆلار خۆتان نەزانن بە فەرمی لە 118,000ەوە چووەتە 145,000 کە سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستانی وەک عێراق زیاتر نەوتە. ئەو فەرقە زۆرە هیچ کاردانەوەیەکی نەبووە لەسەر ئاستی موچەی فەرمانبەران و لەسەر ئاستی موچەی خانەنشینان. دواتر نرخی نەوت لە 28 دۆلارەوە کە ئەو کاتیش موچە هەر وەکو ئێستا بوو، ئێستا لە سەروی 85 دۆلار و بەڵکو گەیشتە 100 و سەروی 100 دۆلاریش. دواتر زیادکردنی باج لە هەموو سێکتەرەکاندا و گەڕانەوەی هەندێ پارە لە دوو موچە و سێ موچەکاندا کە هەندێکیان باعتیبار براون کە ئەوانەیش دەبوو مەردودی هەبوایە لەسەر موچەی موچەخۆران. بەڵام من بە ئێوە دەڵێم تا ئێستا نەک هەر زیاد نەکراوە بەڵکو تەرفیع و عەلاوەکانیش لە 2014 و 15 ڕاگیراون و خەڵی خانەنشین نەکرێ بەو موچەیە کە ئەو کاتە بوویانە کە ئەمانە بەڕاستی جێی داخ و جێی نیگەرانیە. هیوادارین حکوومەتی هەرێم، ئێمە دژمنی حکوومەتی هەرێم نین، ئێمە هەر هەمومان بەو بەڕێزانەیشەوە کە هەوڵی جدیان بۆ داوین ویستومانە ڕێگە ڕاستەکە بدۆزنەوە و هیوادارین حکوومەتی هەرێم ئێمە نەخاتە بەردەم ئەوەی پارەی بەغا چەندێ و چەند نایە، چونکە هەر داهاتی خۆمان زۆر زیادی کردووە و هەوڵ بدەن لە ڕێگەی بەغایشەوە بتوانن داهاتی زیاتر دابین بکەن کە ئێمە پێمان خۆشە بۆ هەموو هەرێمی کوردستان. لەبەرەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەین چیتر بەخۆدا بچنەوە و چیتر من باسی ئەو دەرهاویشتانە ناکەم کە لە ئەنجامی ئەم بڕیارە ڕوئەکاتە حکوومەت بەڕێزان دوایی باسیەکەن هیواداری نەکەونە بەرموسائلە. دووبارە سوپاسانەکەین بەخێر بن سەر چاوان و ئێستاش بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان بە سوپاسەوە ئەوێ وتەیەک پێشکەشتی بەڕێستان بکات با بفەرمێت. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان پێشەکی بەخێرهاتنی سەرجەم بەڕێزان نوێنەری خانەنشینانی هەرێمی کوردستان بە چین و توێژە جیاوازەکانیانەوەکەم و بە هەمان شێوە وەکو مامۆستا باسی کرد مام فارس کە هەمیشە ئەویش یەکێک بۆلەوانەی بەرگری کردووە لە مافی تووتیاران لە مافی خەڵک بە شێوەیەکی گشتی و بەخێرهاتنی جەنابیشتان کەناڵەکانی ڕاگەاندنەکەم بۆ ئەم کۆنفرانسە ڕۆژنامەوانیە. لە ڕاستیە وەکو لە بابەتێکە باسمان کرد ڕەنگە یعنی هەر یەکێک لە ئێمە کاری زۆری کردبێت لە ماوەی ڕابردوو وەکو ئەرک و بەرپرسیارەتیەکی نیشتیمانی و ئەو ئەرک و بەرپرسیارەتیانەی کە لەسەر شانمان بووە بە درێژایی کارکردنمان لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لە ئەندامەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵام باوەڕتان هەبێت ڕەنگە هیچ یەکێک لەو کارانە هێندەی ئەم کارەی کە لە دواییە ئەنجامماندا و لەخوا بە زیاد بێت پشت بەخوا و بە هیمەتی هەموو لایەک سەرکەوتنی بەدەستێنە لەو داوایی خانەنشینان ڕەنگە هیچ شتێک ئەوەندە دڵخۆشی نەکردبین، چونکە بەڕاستی توێژی خانەنشینان ئەوانن کە هەمومانە بێت دەست بەسەر سنگ بین بۆیان، ئەوانە خزمەتێکی گەورەی خەڵکی کوردستانیان کردووە، ئەوانە بە درێژایی دەیان ساڵ خۆیان خزمەتیان کردووە، خێزانەکانی خۆیان پێگەیاندووە و ئێستا شایستەی ئەوەن کە ژیانێکی زۆر کارامەتماندا نەبژین. ئەمەی کە کردمان لە ڕاستیە بارکی سەرشانی خۆمانمان زانیەوە، بەڵام لە هەمان کاتیشە دەرچوونی بڕیارەکە لە ساڵحی خانەنشینان زۆر دڵخۆشی کردوین، بەتایبەتی لە ڕۆژگارێکە کە کۆستی گەورە کێشەی گەورە لە هەرێمی کوردستان هەیە، ئەوە بۆ ئێمە زۆر جێگەی دڵخۆشی بوو. بەڕێزان، ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان بۆ خانەنشینی بەرکار بوو، یاسایەکە کە لە ساڵی 2006 لە عێراق دەرچووە، هەر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەرچووە، بەبێ ئەوەی یاسای بەرکاری بۆ لە پەرلەمانی کوردستان بۆ دەربکەن ڕاستەوخۆ جێبەجێیان کرد لە هەرێمی کوردستان. بەڵام ساڵی 2014 لە مانگی 3 2014
لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسایەکی تازە بۆ خانەنشینان دەرچوو کە لە مادەی چلی ئەو یاسای خانەنشینیەی یەکگرتووی ساڵی 2014 یاسای ژمارە 9 لە مادەی چلیە ئەو یاسای 27 ساڵی 2006 هەڵوەشاندۆتەوە و هێنی کردووە یعنی هەڵی وەشاندۆتەوە و ئیتر بەرکار نییە لە عێراقا. هەر ئەو کاتە ئێمە نووسینێکمان نووسیەوە بڵاومان کردەوە و باسی ئەومان کرد کە ئەو یاسای خانەنشینیەی 2014 یاسایەکی زۆر باشە و واجب النەفاذە لە هەرێمی کوردستان، چونکە ئەو یاسایە جێ یاسایەکی تری فدرالی گرتبوویەوە کە ئەو یاسا فدرالی پێشووتر هەڵوەشابوویەوە، بۆیە لە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت بە خانەنشینی نەبوو، ئەبوو هەر یەکسەر لە دوای هەڵۆشانەوەی یاسای ژمارە 27 ساڵی 2006 و بەرکاربوونی یاسای ژمارە 9 ساڵی 2014 ئەو یاسایی ساڵی 2014 جێبەجێ بکەن. بەڵام کە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان ئەویان جێبەجێ نەکرد، ئەو کاتی کە ئێمە سەرۆکایەتی پەرلەمانمان وەرگرت سەرباری ئەوەی کە پێمان وابوو یاسای نەفازی ناوێت، ئەو یاسای ژمارە 9 ساڵی 2014 یاسای نەفازی ناوێت لە پەرلەمانی کوردستان، بەڵام خوێندنەوەی یەکەممان بۆ یاسای نەفاز یان یاسای بەرکارکردنی یاسای 2014 عێراق کرد کە بەداخەوە حکوومەت ڕێی لێگرتین لە پەرلەمانی کوردستان لە دەرکردنی ئەو یاسایە، وتیان ئێمە ناتوانین تێچووی دارایی مسەوگەر بکەین، دەستەبەر بکەین و بۆ خۆشتان ئەزانن کە لەو یاسایانەی کە تێچووی دارایی هەیە پێویستە کات حکوومەت تەخسیساتی مالی بۆ دابین کە وەگەرنە پەرلەمان ناتوانێت یاسا دەرکات، ئەوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ڕاستە. هەر بۆیە ئیتر لە دوای ئەوەی کە هەموو هەوڵەکان سەرکەوتوو نەبوو لە سەر ئاستی هەرێمی کوردستان و ئێمە ئەو کاتی کە لە پەرلەمانی کوردستان بووین هەر لە گەڵ بەڕێزان لە ڕێکخراوی یەکێتی خانەنشینانی کوردستان کە هەوڵی زۆر جدیان یا لە هەرێمی کوردستان چ ئەو کاتی کە لە ئەنجومەنی لە پەرلەمانی کوردستان بووین لەگەڵیان دانیشتوین قسەمان کرد گفتوگۆمان کردووە، چ ئەو کاتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بووین وەکو فراکسیۆنی خۆمان جارێکیان لەگەڵ بەڕێزان دانیشتین خاتوو دکتۆرە بەهار و دکتۆر غالبیش بەشدار بوون و باسمان لەو مەسەلەیە کرد. بەڵام دوای ئەوەی کە هەموو ئەوە هەوڵانە سەرکەوتوو نەبوو ئێمە بڕیارماندا کە بەرەو دادگای باڵای فدرالی بچین. بەڕێزان بۆ ئەوەی بۆ ئێوە و بۆ هەموو ئەو هاونیشتیمانیانەی کە ئێستا چاودێری ئێماکەن سەیری ئێماکەن ڕوون بێ بۆچی یاساکەی 2014 باشە و فەرقی هەیە جیاوازی هەیە لە یاساکەی 2006 کە یعنی بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەی پشڕاست کردەوە کە ئەو یاسایە جێبەجێکردنی دەستوری نییە. یعنی هەندێک شتان بۆ باس دەکەم بۆ ئەوەی جیاوازەکان بزانن. لانی کەمی موچە لە یاساکەی 2014 کە دوایی لە ساڵی 2019 هەموار کرایەوە 500,000 لە کاتێکە لانی کەمی موچەی ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان بەرکار بوو یاسای 2006 ئەو ڕێنمایانەی کە لە هەرێمی کوردستان بۆ دەرچووە لانی کەمی موچە 220,000 بوو. و ئەمە جگە لەوەی کە ئەگەر ئەو یاسایی 2014 کە ئێستا بێت جێبەجێ بکرێ موچەی هەموو خانەنشینان دەستکاریەکرێ، نەکەر ئەوانەی کە موچەکانیان نزمە، بەڵکو ئەوانیشی کە موچەکانیان بەرزە هاوتای ئەوانەی عێراق بنەوە کە بە تەقدیری ئێمە هەموو خانەنشینێک لانی کەم لە نزیکەی 200 بۆ 300,000 هەندێکی زیاتر 400,000 500,000 ئەچێتە سەر موچەکەی. ئەمە جگە لەوەی کە لە یاساکەی 2014 پاداشتی کۆتایی خزمەت یعنی پاداشتی کۆتایی خزمەت بۆ خانەنشینی 12 موچەی تەواوە بە دەرماڵە و بە هەموو موچەکەوە 12 موچە بۆ هەموو ئەوانەی کە لە 25 ساڵ خزمەتیان زیاترە. بەڵام لە یاساکەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستان کاریان پێ کردووە 6 موچەی بنەڕەتی تەنها حساب کراوە وەکو پاداشتی کۆتایی موچە کامەش فەرق و جیاوازیەکی زۆرە. یاسای 2014 پاش هەڵوەشانەوەی دوو مادەی کە مادەی 37 و بڕگەی سێهەم لە مادەی 38 یاساکە لەلایەن دادگای باڵای فدرالی بە بڕیاری 36 لە ساڵی 2014 ئەو دوو فەقەرەیە هەڵوەشایەوە، چونکە ئەوە
خانەنشینی تایبەتی یابوو بە پەرلەمانتار بە سەرۆکایەتیەکان لە عێراق دادگای باڵای فدرالی ئەو مادانەی هەڵۆشاندەوە لە دوای هەڵۆشانەوەی ئەو مادانە یاساکەی عێراق یاساکەی 2014 یاسایەکی زۆر دادپەروەرە لە مامەڵەکردن لەگەڵ سەرجەم خانەنشینان ئێستا بەپێی ئەو یاسایە مەرجی خانەنشین بوون لە سەرۆک کۆمارەوە بۆ فەرمانبەرێکی ئیعتیادی وەکو یەک وایە یعنی هەمووان یەک مەرج بەسەریانە تەطبیق بێت جگە لە دادوەران و مامۆسایانی زانکۆ نەبێ کە ئەوانە وەکو چینی تایبەت مامەڵان لەگەڵا کراوە ئەوی تری هەموو یەک مەرجی هەیە لە سەرۆک کۆمارەوە بۆ فەرمانبەرێکی ئیعتیادی و لە سەرۆک کۆمارەوە بۆ فەرمانبەرێکی ئیعتیادی هاوکێشەیەک هەیە بەپێی ئەو هاوکێشەیە خانەنشینە بن واتە هیچ ئاوارتەیەکی هیچ ئیسستایەک نییە کە ئەمەش دادپەروەریەکی زیاتر ئەهێنێتەکایەوە و لە هەمان کاتیشە تطبیقکردنی ئەو یاسایی عێراق ئەبێتە هۆی ئەوەی کە خانەنشینی بندیوار ناهێڵێ خانەنشینێک کە فعلەن خزمەتی خانەنشینی خزمەتی نەکرد بێ 15 ساڵ خزمەتی نەبێت 45 ساڵ تەمەنی نەبێ ناتوانێت خانەنشین بێ بەپێی یاساکەی عێراق و ئەوانەی خزمەتیان نییە هاوتان نابن لەگەڵ ئەو خانەنشینانەی کە خزمەتیان کردووە بەوەی خزمەتی خۆیانەوە شایستەی خانەنشینی بوون لە ڕاستیە لە دوای هەموو ئەمانە ئێمە پەنامان بردە بەر دادگای باڵای فدرالی دراسەمان کرد یعنی لە سەرەتای ئەم ساڵەوە دراسی ئەومان کرد و دوایی لە دوای نووسینی داواکە لەگەڵ بە هاوکاری کۆمەڵێک یاساناسی پسپۆر کە لێرەوە سوپاسیانەکەم لەگەڵ کۆمەڵێک ئابووری ناس کە ئەوانیش هاوکارمان بوون لە ئیعادە سیاغەکردنەوەی داواکە لەگەڵ کاک بەشدار و دوو پارێزەری تر لە بەغدا داواکەمان لە مانگی نۆ لە دادگای باڵای فدرالی تۆمار کرد و بەڕاستی لێرەوە مێ زۆر سپاسی کاک بەشداریش بکەم کە خۆبەخشانە لەگەڵمان نبوو لەم داوایە و وەکو هەموو جارەکانی تر ئەم پیاوە بە خۆبەخشانە دیفاع لە ماف و بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانەکە ئەم بەڕێزە مەسەنەن لە داوای ئەو گیراوانی بادینان بە هەمان شێوە هەر بە شێوەیەکی خۆبەخشی مامەڵی کرد و دوجار لە 23 مانگواتە چەند ڕۆژێک پێش ئێستا دادگای باڵای فدرالی بڕیارە گرنگەکەیدا و بڕیارەکەی دادگای باڵای فدرالی ئەمە بوو نادەستوری بوونی کارکردن بە یاسای خانەنشینی 2006 هەموارکراوی هەڵوەشاوە لە عێراق و خاڵی دوی بڕیارەکەی دادگا کە بەڕاستی ئێمە ئەم دوو داوایمان لە دادگای باڵای فدرالی کرد بوو دوو داوامان بە دوو داواکاری پێشکەش کرد بوو خۆشبەختانە سپاس بۆ خوا دادگا هەردوو بڕیارەکەیدا یەکەمیان نادەستوری بوونی ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان کاری پێکرێ دووەمیان ئیلزامکردنی هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی ئیلزامکردنی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی یاسایی ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراو لە هەموو هەرێمی کوردستان بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو بڕیارە لە 23 ئەم مانگەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانە بێ پێوەی پابند بن بەڕێزان بڕیارەکانی دادگای باڵای فدرالی بەپێی مادەی 94 دەستوری هەمیشەیی عێراق بات و ملزەمن واتە بنبڕن بە هیچ شێوەیەک ناتوانرێتانیان لێ بدرێ و پابندکردن بۆ هەموو دەسەڵاتەکان مادەی 14 مادەی 94 ئەڵێ بڕیارەکانی دادگای باڵای فدرالی پابندکردن بۆ هەموو دەسەڵاتەکان لەسەر ئاستی عێراق بۆیە ئیتر کاتێتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو ستەمەی بە درێژایی زیاتر لە 8 ساڵ لە خانەنشینانی هەرێمی کوردستانیان کردووە خۆیان کۆتایی پێبێنن عیبەیەکی گەورەیە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە جارانیان وت ئەبێت عێراق چاو لە هەرێمی کوردستان بکات بەڵام عیبەیەکی گەورەیە بۆ ئەوان کە ئێستا داوای خانەنشینانی هەرێمی کوردستان بوو بێ لە بەوەی کە ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستانە هاوشێوەی یعنی هاوتاکانیان لە عێراق مامەڵیان لەگەڵا بکە ئەبوو خانەنشینانی هەرێمی کوردستان بارودۆخی ژیانیان زۆر باشتر بێ لە عێراقا ئێمە سوڵتەیەکین پێش ڕوخانی ڕژەمی عێراق سوڵتەی خۆماڵیمان هەبووە لە هەرێمی کوردستان بۆیە عیبەیەکی گەورەیە بۆ ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان کە خانەنشینانی هەرێمی کوردستان داوای ئەوە بکەن کە ژیانیان وەکو هاوشێوەکانیان بێ لە عێراق
هیوادارم لەبری ئینکاریکردن لەبری لاساریکردن ئەم جارە دەسەڵاتی هەرێمی کوردستان بە خۆیان بچێتەوە و یاساکەی بڕیارەکەی دادگای باڵای فدرالی جێبەجێ بکات. نەکەر ئەوە بەڵکو کاتیەتی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان ڕێککەوتنێکی کۆتایی و بەردەوام لەگەڵ بەغدا بکە بۆ مەسلەی موچە و بودجە و قوتی خەڵکی کوردستان و بۆ مەسلەی نەوت بۆ ئەوەی بە پێی بڕگەی چوار لە بڕیارەکەی دادگای باڵای فدرالی سەبارەت بە نەوتی هەرێمی کوردستان کە ژمارەکەی 59 فدرالی 2012 و 110 فدرالی 2019 بە پێی بڕگەی چوار لە بڕگە حکومیەکەی ئەو بڕیارە ئەگەر هەرێمی کوردستان التزاماتی خۆی جێبەجێ بکە ئەو کاتە حکوومەتی اتحادی ملزەمە بێ کۆی شایستەداراییەکانی خەڵکی کوردستان لە چوارچێوەی قانونی موازنەی عێراقا جێبکاتەوە و ماف و شایستەداراییەکانی خەڵکی کوردستان بکات. کاتیەتی ئەم پینە و پڕۆیە واز لێ بێنن، واز لەم پینە و پڕۆیە بێنن. ئەگەر خۆتان موچەی خەڵکی کوردستانتان پێ درێ شایستەداراییەکانی موچە خۆرانی هەرێمی کوردستان خانەنشینانی هەرێمی کوردستانتان پێ درێ کە پێیانە درێ کە داهاتی هەرێمی کوردستان زۆر زۆر زیاترە لە کۆی ئەو تێچوونە داراییانەی کە ئەم سوڵتەی هەرێمی کوردستان لە سەرشانێتی ئەوە خۆتان وەرن بیەن. بەڵام ئەگەر پێتان ناکرێت بڕۆن لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێککەون و التزاماتی حکوومەتی اتحادی بیخەنە سەرشانیان لەوەی کە ئەوان التزامی خۆیان بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن. کاتێتی سەرجەم داتای موچەخۆران و خانەنشینانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی یاسای بودجەی فدرالی عێراق جێگە بکرێتەوە بۆ ئەوەی ئیتر ئەوە ببێ بە التزامێک لەسەر حکوومەتی عێراق. ئەگەر ئەوە ناکەن فەرمونون خۆتان مافە یاساییەکانی خەڵکی کوردستان بدەن، ماف و شایستەداراییەکانی خەڵکی کوردستان وەرن بیەن. خەڵک ئیتر هیچ داواکاریەکی تری لە ئێوە نییە. بەڵام من ئەمێ ڕاشقاو بم لە چەند ڕۆژی ڕابردووش کە ئەم بابەتە بڕیارەکەی دادگا دەرچووە پێم وایە پرسیاری هەرە زۆریشان ێستا هەر ئەوە بێ و زۆرێک لەوانەیشی کە کۆمنتیان نووسیوە و پەیوەندیان پێوە کردوون ئەم پرسیاریان هەیە ئەگەر هەرێمی کوردستان ئەمە جێبەجێ نەکات چییە بێت؟ لە ڕاستیە ئێمە نامانەوێت لە ئێستاوە نوقڵانی خراپ لێبین. وەکو باسمان کرد هیوادارین دەسەڵاتی هەرێمی کوردستان بەرپرسیارانە مامەڵە بکات، بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان جێبەجێ بکات. بەڵام ئەگەر ئەوە نەکەن ئەوە من لە خوت و خۆڕام قسانە ناکەم. ئەم قسانە ئەمێنێتەوە ئەوە ئێستا ئێوە لێرە شایەتن و خەڵکی کوردستان کە ئێستا گوێی لێ ئێمەیە شایەتە. ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەمە نەکەن لاساری بکەن لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای باڵای فدرالی کە گەورەترین بەرزترین دادگایە لە عێراق و ئەتوانم بڵێم بەرزترین دەسەڵاتیشە لە عێراق. دادگای باڵای فدرالی بەرزترین دەسەڵاتە لە عێراقە چونکە چاودێریکەری یعنی ڕقابەی هەیە لەسەر هەموو دەسەڵاتەکان لە عێراقە. دادگای باڵای فدرالی شرۆڤەی دەستورەکات. دادگای باڵای فدرالی حکمەدات لەسەر دەستوری بوونی هەر یاسایەک لە عێراق دەرەچێ و هەر ڕێوشێنێک کە حکوومەتی اتحادیە ئیگرێتە بەر حکوومەتی هەرێمە ئیگرێتە بەر و هەموو دەسەڵاتەکان. ئەگەر بەردەوام بن لە لاساریکردن لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای باڵای فدرالی کە خۆشیان نوێنەریان ناردووە بۆ ئەو دادگایە، بالمناسبە خۆیان نوێنەریان ناردووە بۆ ئەو دادگایە، ئەگەر بەردەوام لەوە ئەوە ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەبێ بە دەسەڵاتێکی نادەستوری لە یاسا دەرچوو. ئەگەر بەردەوام بن لە جێبەجێ نەکردنی بڕیارەکانی دادگا بە تایبەتی دادگای باڵای فدرالی ئەبن بە دەسەڵاتێکی نادەستوری لە یاسا دەرچوو. و من حەزەکەم بە ئێوە بڵێم بە خانەنشینانی بەڕێز هەر خانەنشینێک ئەگەر بڕیارەکەی دادگای باڵای فدرالی جێبەجێ نەکرا هەر خانەنشینێک ئەتوانێت لە دادگا سکاڵا لە دژی دەسەڵاتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تۆمار بکە بە پێی مادەی 36 لە پەیڕەوی ناوخۆی دادگای باڵای فیدرالی و بە پێی یاسای سزاکانی عێراق کە لە هەرێمی کوردستانیش بەرکارە ئەتوانێت هەر خانەنشینێک کە متەزەڕێرە لە جێبەجێ نەکردنی بڕیارەکەی دادگای باڵای فدرالی
ئەتوانێت سکاڵا لەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تۆمار بکە و لێ پێچینەوەی سزاییان بەرامبەرەکرێ و بانگەکرێن بۆ بەردەم دادگا و ئەگەر لە بەرامبەر دادگا ئامادە نەبوون فەرمانی گرتنیان بۆ دەرەچێت. ئەمە من لە خۆمەوە قسانە ناکەم، وەکوتم نقڵانی خراپ لێ نادەین، ئێمە چاوەڕێین ئەو دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە بە خۆیان بچێتەوە، مەسئولانە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆی بکە، ئەبوو پێشەوەی دادگای باڵای فدرالی بڕیار بدات لەسەر ئەو کەیسە خۆیان مافی خانەنشینانی هەرێمی کوردستان ئەندابین کردایە، ئێستش نەچۆ بچێ پێشەوەی هەر ڕێوشێنێکی دادوەری تر بەرامبەریان بگیرێتە بەر کاتێتی خۆیان یعنی بەڕاستی من نامەوێ دێڕە شیعرەکەی پیرەمێرد بێنمەوە، چونکە ئەم سوڵتەیە هەرێمی کوردستان بە پێی دێڕە شیعرەکەی پیرەمێرد مامەڵەیان نەکرد، تا ئێستش مامەڵە ناکەن. بەڵام پیرەمێرد کاتی خۆی هەزار درودی لێبێ وتی ئەبێ بەخشن دەستەر کەچکە لە ئاستی موچە خۆری خۆی سوراحی سەر فرو دێنێ لە بۆ پیاڵە کە تێکا بووی. بەداخەوە ئەم سوڵتەی هەرێمی کوردستان نەیتوانیەوەی ئیسپات کە ئەو بەخشندەیە، نەیتوانیەوەی ئیسپات کە گەورەیە، بەڵام ئێستش نەشۆ بچێ پێشەوەی هەر ڕێوشێنێکی تر بێتە کەەوە باشترە بۆ ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان کە بەخۆیان بچێتەوە و ماف و شایستەداراییەکانی خەڵکی کوردستان لە موچەخۆران و لە خانەنشینان دابین کە. پامێکشمەیە بۆ فەرمانبەران بە شێوەیەکی گشتی و بۆ ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستان سەبارەت بە موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان داوا لەم دەسەڵاتی هەرێمی کوردستانەکەین بە زوویی سەبارەت بە پرسی پاشەکەوتی نایاسایی موچەی فەرمانبەران، سەبارەت بە پرسی لێبڕینی نایاسایی فەرمانبەرانی هەرێم بڕیار بدات و ئەو ئیستحقاقە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بگەڕێنێتەوە. داوایان لێکەین کە پرسی وەستاندنی نایاسایی پلەبەرزکردنەوە کە چەند ساڵە بە نایاسایی بڕیویانە بە زووی چارەسەری بکەن، وەگەرنا ئەوەش دیسانەوە ئەبێتە بابەتی سکاڵایەک لە دادگای باڵای فدرالی و بەدڵنیاییەوە ئەو سکاڵایەژی باتەوە. من هەر لێرەوە ئەی پیان ئەڵێم ئەو سکاڵایەژ لە دادگای باڵای فدرالی تۆمار بکرێ، ئەو سکاڵایەژەی باتەوە. بۆیە ڕێگا ڕاستەکە ئەوەیە کە ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستان خۆی ماف و ئیستحقاقاتی شایستەکانی خەڵکی کوردستان دابین کە دادگای باڵای فدرالی دوامەلازی خەڵکی کوردستانە، نەک خەڵکی کوردستان وەکو هاوڵاتیەکی عێراق، بەڵکو هەموو هاوڵاتیەک لە عێراق ئەگەر حکوومەتی اتحادی زوڵمی لێ بکە یان هەر دەسەڵاتێک لە دەسەڵاتەکانی عێراق زوڵمی لێ بکە ڕاتە بەردەم دادگای باڵای فدرالی و ئەوە دادگایەکی اتحادیە، دادگایەکی فدرالیە، پەیوەندی بە عێراق و هەرێم و ئەوانەوە نییە، بەڵکو لەسەر هەموو دەسەڵاتەکانەوەیە. دوا پەیامم بەڕاستی بۆ خەڵکی کوردستان و بۆ سەرجەم موچەخۆران و خانەنشینانە. بەڕاستی من لێرەوە بۆ هەموو هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ئەوە ئاڵێم، هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ماف ئەسەندرێ نادرێ، خۆتان پێویستە کات پێداگر بن لەسەر بەدەستێنانی مافەکانتان. کەس نییە لە باتی تۆ هەوڵیەوە بدات ماف بداتێ، پێویستە هەمومان لە هەموو کاتێکە هەوڵی بەدەستێنانی مافەکانمان بین. شەڕی بەدەستێنانی ماف شەڕی ڕۆژ و دوو ڕۆژ نییە. هاونیشتیمانیانی هەرێم بێهیوا مەبن، کۆڵ مەدەن، ماندوو مەبن لە داواکردنی مافەکانتان بە شێوەیەکی ئاشتیانە بە بەردەوامی. شەڕی بەدەستێنانی ماف شەڕی ڕۆژ و دوو ڕۆژ نییە، شەڕی هەموو ژیانە. شەڕی بەدەستێنانی ماف شەڕی ڕۆژ و دوو ڕۆژ نییە، شەڕی هەموو ژیانە. ئەوەی بڕوای هەیە ئەزانێ هەموو ژیان بریتە لە شەڕی لە ململانی نێوان چاکە و خراپە. ئەوەی بڕواشی نییە هەر ئەزانێ کە ئەم ژیانە هەمووی ململانەیە لە پێناوی هێنانەکایی چاکەی گشتی. ئەمە تەنها بۆ ئێمە وان نییە کە لە ژێر دەسەڵاتێکە یعنی سوڵتەیەکی نابەرپرسیارمان هەیە، تەنانەت لە وڵاتە هەرە دموکراسیەکان، لە وڵاتە هەرە پێشکەوتۆکان. بۆ نمونە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 2.5 سەدە دەستوریان هەیە، 2.5 سەدە دیموکراسی هەیە، مافەکانی خەڵک چەسپێنراوە.
ئەم هەڵبژاردنەی پێشووی ئەمریکا یەکێک لە گرنگترین دروشمەکانی حزبی دموکراتی ئەمریکاوە بوو کە دموکراسی ئەمریکا لە مەترسیە. بۆیە شەڕی بەدەستهێنانی ماف شەڕێکی ڕۆژانەی بەردەوامە بە شێوەیەکی ئاشتیانە. بەڕاستی ئێمە بە تەواوەتی لەگەڵ هەموو ڕێکارێکی ئاشتیانین. پەنابردن بۆ دادگا، ڕۆشنە سەر شەقام بە شێوەی ئاشتیانە، ئێعترازی مەدەنی، هەموو ئەمانە ڕێکارن کە پێویستە کات بگیرێنە بەر. خانەنشینانی بەڕێز، ئێستا ئێوە دۆکۆمنتێکی زۆر گرنگتان لەبەردەستە. پێشتر مافەکانتان بە یاسایەک بە یاسایەکی اتحادی چەسپێنرا بوو. ئێستا دۆکۆمنتێکی زۆر گرنگتان لەبەردەستە کە بڕیارێکی گەورە باڵاترین دادگایە لە حکوومەتی اتحادی، یعنی عەفو لە دەوڵەتی عێراقا. بە کەم ڕازی مەبن، داوای مافەکانی خۆتان بکەن بە شێوەی ئاشتیانە. تەمان ئێوە نوێنەرتان هەیە، ئەم نوێنەرانەتان لە یەکێتی خانەنشینان درێخیان نەکردووە، بەڵام هەمووتان پێویستە کات یەک و یەکگرتوو بن بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆتان. لە هەمان کاتیشە داوا لە هەموو حزبە سیاسیەکانەکەم، داوا لە هەموو کەسایەتی سیاسیەکانەکەین کە کاتێتی هەڵوێستی خۆتان ڕوونکەن، لەگەڵ مافی خەڵکن یان نا. ئەوانەی کە ڕۆشتون لە حکوومەتن لەو کە من هەموو جارێک ئەڵێم ئێمە بەڕاستی سوڵتەی ئەمری واقعمان هەیە لە هەرێمی کوردستانە. وەگەرنا ئێوە ئێستا ئەزانن ئەوەی کە لە هەولێر هەیە لێرە ناخوات، ئەوەی لێرە هەیە لە هەولێر ناخوات، بەڵام ئەوەی کە لەو سوڵتەیە لە هەرێمی کوردستان لەگەڵ مافی خەڵکن، فەرموون ئەمە مافی خەڵکە، دیفاعی دەکەن. و داوا لە هەموو هاونیشتمانیەکی هەرێمی کوردستانی شەکەم هەڵوێستی سیاسیتان ببەستنەوە لەگەڵ ئەم حزبە سیاسیانە، لەگەڵ هەر یەکێک لەو حزبە سیاسیانە هەڵوێستی سیاسیتان ببەستنەوە بەوەی کە کێ پشتگیری مافەکانتان دەکات، کێ داکۆکی لەسەر مافەکانی ئێوە ئەکات. زۆر زیاتر سەرتان نایشێنم پێشەوەی کە دەرگا بکەینەوە بۆ پرسیار وەڵام، هیوادارم کاک بەشداریش بفەرمێ بۆ وتەیەک، دوایی هەر پرسیارێک لەلایەن ئێوەی بەڕێزیشەوە هەبێ وەڵامی دەینەوە. هەربژین. بەناوی خودای گەورە میهرەبان، سڵاو لە هەمولایەک. شەرم دەکەمە من ڕابوەستم ئێوە جێ لەمە ڕابگرن، هەروە ڕاهاتوین ئێمە تەلەبەین ئێوە قسەمان بۆ بکەن، بەڵام وا دەخوازم منیش دوو قسە لەو بابەتە بکەم. ئەگەرچی مامۆستای بەڕێزی خۆشەویستم کاک دکتۆر یوسف خاوەن پرۆژە خاوەن بیرۆکە هەموو قسەکانی کرد. پیرۆزبایی لە هەموو خانەنشینان دەکەم. پرسی خانەنشینان پرسێکە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستانەوە هەیە، و چ ئەوانەی لە دەسەڵاتن چ ئەوانەی لە دەرەوەی دەسەڵاتن. لەبەر ئەوەی ئەگەر من خۆم خانەنشین نەبم ڕەنگە بابم خانەنشین بێ، ئەگەر بابم خانەنشین نەبێ ڕەنگە خاڵم خانەنشین بێت، جیرانم خانەنشین بێ. بە هەمان شێوە ئەوە ڕاستە بۆ ئەو بەرپرسانێک ئێستا لە حکوومەتن. من بە کورتی تەنها ئەوەندە دەڵێم، تەنها تاکە ئیسیزابە ئەوەی تا ئێستا بینیمانە بەڕێوەبەری گشتی خانەنشینانی هەرێمی کوردستانە سوپاسی دەکەین کە ئیسیزابەی لەگە بڕیارەکەی دادگای باڵای اتحادیە بوو، وتی ئەم بڕیاری دادگای باڵای اتحادی بڕیارێکی دادپەروەرانەیە، لێرەوە دەستخۆشی دەکەم و سوپاسی دەکەین. هیوادارین سەرووی ئەویش ئەوانش بە هەمان شێوە ئیسیزابیان هەبێت لەگەڵ ئەم بڕیارە. ئەم بڕیارە وەکو مامۆستا سادق لە منێک دوو ڕۆژی دوایی وەکو گوتەپێژی خانەنشینان کە چەند محەتەیەک و وێزگەیەک لە یەک دوو بەرنامەش بەیەکەوە بەرنامەمان کردووە، تاپۆیەکی ڕەشە لە گیرفانی هەموو خانەنشینانی کوردستان. تاپۆڕەش کە لە لای کوردستان ئەوە شتێکی باوە کە دەڵێن فلان کەس تاپۆڕەشی لە گیرفانە. حکوومەتی هەرێمی کوردستان وەک دکتۆر یوسف باسی کرد ناتوانێت بە هیچ شێوەیەک ئیمتیناع لە جێبەجێکردنی ئەو قرارە بکە. لەبەرەوەی جگە لە نیزامی داخلی کە مامۆستا باسی کرد لە مادە 36 و 37 کە ئەمە قرارێکی باتە و تانێ لێ نادرێت و دەبێت جێبەجێ بکرێت ئەگەر ناتوشی مسائلەی قانونی دەبن. بە هەمان شێوە بە پێی مادە 329 لە قانونی عقوباتی عراقی دەڵێ إذا امتنع أي مكلف بخدمة عامة عن تنفيذ قرارات قضائية يعتبر جريمة. هەر کەسێک امتناع بکە لە جێبەجێکردنی قراراتی قەزایی و محاکم کەواتە تاوانێکی ئەنجامداوە و ئەو کاتە ئێمە بە پێی بەرگە دوو لەو مادە 329 لە فەقرە دوو داهاتووە ئەڵێ ئەبێ خاوەن مافەکان بە ڕێگەی هۆشداریەک واتە ئینزارێکی ڕەسمی لە ڕێگەی کاتب عەدل ئێمە دەیدەینە بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەروە بەڕێز وەزیری دارایی هەرێمی کوردستان لە بۆ
تەکنۆلۆژی ئایندا دراسی دەکەین ئێمە ئینزارەکە بەڕسمی دەیاندێنێ کە ئەو بڕیارە جێبەجێ بکەن ئەگەر جێبەجێیان نەکرد پاش 8 ڕۆژ ئەو کاتە ئەوانە بە تۆمەتێ لەسەریان ساغ دەبێتەوە ئەبێ بڕیاری دەستگیرکردن دەربچێ هیواداری نەگاتە ئەو ئاستەی و ئەو قسەی ئێمە دەکەین ئەوە هیوادارین بە زمان و بە لوغەی تهدید لێکی نەدەنەوە ئەوە قانون ئێمە باسی دەکەین شتێک نە لە جیرفانی خۆمان دەرمان هێنابێ وەک مامۆستا یوسف باس کرد حەق ئەسەندێ نادرێ ئەم بابەتە نەک لۆ خەرانشینان لۆ هەموو ئەو مامۆستا و فەرمانبەرە بەڕێزانەی کە چەند ساڵە پلە بەرزکردنەوەیان ڕاگیراوە بۆ ئەوانیش ڕاستە ئەوانیش بە هەمان شێوە دەبێنە سەرخەت و ئێمە پرۆژەشمان حاضر لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف و چەند یاساناسێکی تریش بەنیازین ئەگەر بێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بابەتە جێبەجێ نەکە بابەتی پلە بەرزکردنەوە ئێمە ئەو کاتە ئەو دۆسیەش دەبینە بەغدا و دڵنیاتان دەکەمەوە لەو دۆسیەش بە پشتیوانی خەڵکی کوردستان و بە پشتیوان بەخوای گەورە لەویش سەرکەوتو دەبینێ ئەو کاتە مژدە دەدەین هەموو فەرمانبەران و مامۆستایان و کارمەندانی حکوومەت ئەوانەی کە موچیان لە حکوومەتە کە دەبێ پلە بەرزکردنەوەیانیش وەک ئەوەی خانەنشینان بڕیارێک لە بەرژەوەندیوانیش دەربچێت سەبارەت بە بڕیاری 56ی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەسەر بابەتی ڕاگررتنی ئەو پرسە طبعا بابەت قرار ئەو تعلیماتێکە دەریان کردو تعلیماتێکی نایاساییە چکە قانونی 22 ساڵی 2008 خدمەی مۆزەفین وازەحە ناکرێت لە بۆ هەموو عێراق لە بۆ عمومی عێراق و قانون دەرچووە کە هەرێم پابەندی نابێ سەرپێچیەکی یاسایی کردووە بۆیە من سەرتان زۆر نایشینم ئەگەر کەسێک پرسیاری نەبێ لێ سوپاسستان دەکەم دووبارە سوپاس بۆ پێشوازی گەرمەی مامۆستایانی خانەنشین ئینشاءالله ئەم بابەتە دەوێتە هەنگاوێک بۆ بەدواداچوون و وەرگرتنی مافەکانی تریش زۆر سوپاستان دەکەم